فیستیڤاڵێک بۆ دەنگخۆشانی قورئان و بۆ ئەو کەسانەی لە بەرنامەی گوڵزاری ڕەمەزانی کەناڵی ئاسمانی پەیام بەشداریان کردووە لەلایەن تۆڕی میدیایی کۆمەڵەوە لە شاری سلێمانی ڕێکخرا کە تێیدا بە دەنگێکی ناوازە بەشداربووانی فیستیڤاڵەکەیان سەرسام کردبوو. ئامانج لە ڕاگەاندنی کۆمەڵی ئیسلامی وەبوونی و ئامانج لە کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵی ئیسلامیەکان خزمەتکردنە بە بوارە ئاینیەکە. ویستمان بیسەلمێنین بەوەی کە چیتر کورد پێویستی بەوە نییە گوێ لە قورئان خوێنانی دەرەوە بگرێ. لە هەرێمی کوردستانە قورئان خوێنانیەکان دەتوانن ڕکابەری دەرەوەی خۆیان بکەن، دەتوانن لە پێشبڕکێ جیهانیەکانە بەشدار بن. دەرفەتێک بوو هەم بۆ ئێمە بەوەی کە جارێکی کە ئاوازی ڕەسەنی کوردی تێکەڵ بە قورئانی پیرۆز بکەین، ئەم دوو چەمکە کە لە یەکدا نابڕن. فیستیڤاڵەکە بە ئامادەبوونی ئەمیری کۆمەڵی ئیسلامی سازکرا کە تێیدا تیشکی خستە سەر پێویستی قورئان بۆ مرۆڤەکان و ئارامی دڵ و دەرونیان و ئەوەشی خستە ڕوو قورئان یەکسانی گەڕاندەوە بۆ نێوان مرۆڤەکان و نێوان بەرپرسان و خەڵک و مرۆڤی لە کۆلەیی دەرباز کرد. لەو کاتەوە کە قورئان هات مرۆڤایەتی لێی حاڵی بوو کە حوکمڕانەکان وەکیلی خەڵکن، نوێنەری خەڵکن، نەک وەکیل و نوێنەری خوا. پێشەوەی قورئان بێ سیستەمی تیۆکراسی هەبوو، حکوومەتی دینی. دەیانگوت ئێمە ڕەوایەتیمان لە خوا وەرگرتووە، پێویستی بە ڕەوایەتی خەڵک نییە، خۆیان بەسەر خەڵک و میلەتاندا دەسەپان. قورئان خەڵکی فێر کرد. يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم. قورئان لخەڵکی گەیان کە حکمڕانان جیاوازیان لەگەڵ خەڵکی بەس خەڵک ئەمانەتی حکمڕانیان پێسپاردووە، ئەگەرنا نە مقەدەسن و نە پیرۆزن و نە هیچ، نە لە سەروی ڕەخنەوەن و نە لە سەروی هەڵەکردنەوە. بەشداربووان دڵخۆشن بە فیستیڤاڵەکە و دەڵێن سازدانی ئەو جۆرە فیستیڤاڵە بە پێویست دەزانن و بڕواشیان وایە زۆرێک لە فیستیڤاڵەکانی تر کە ساز دەکرێن ئامانج لێیان تێکدانی کەلتوری ڕەسەنی کوردیە کە ئەم قورئانە هەمیشە ئاوێتەی کۆمەڵگەی کوردی بووە. بە خۆشحاڵە زانم کە لە فیستیڤاڵێکی گەورەی ئاواییە میتوانمە بەشداری بکەم وەکو بینەرێک یان بیسەرێکی ئەم فیستیڤاڵە و هەبوونی فیستیڤاڵێکی ئاوا لە هەرێمی کوردستانە پێویستە، چونکە ئێمە کۆمەڵی فیستیڤاڵی ترمان هەیە کە وا دەی ئەخەن کە کلتوری کوردی پێش بخەن، بەڵام بەداخەوە کە هەبوونی ئەم جۆرە فیستیڤاڵانە کلتوری کوردی بەرەو پێشەوە ئەبات زیاتر ئاینی ئیسلام بە وڵاتانی دەرەوە توانین ئاشنا بکەین لەڕێی ئەم جۆرە فیستیڤاڵانەوە. پێویستان بەرنامانە زیاتر بن، زیاتر هانی گەنجەکانمان بدرێ بۆی بتوانین خزمەتێکی باشتر بە دینەکەمان بکەین، توانین خزمەتێکی باشتر بە پەیامەکەمان بکەین، ئەو پەیامی کە لە سایە حەساوینەتەوە. لە ڕاستی ئەم جۆرە بەرنامانە ئەو پەڕی پێویستیە، پڕکەرەوەی بۆشاییەکی گەورەیە لە کۆمەڵگەی کوردیا ئێستاکە. هاتوین بۆ ئێرە دڵ و دەروونمان ئاوادان بکەینەوە بە چەند شێوازێکی قورئان خوێندن کە گوێمان لێ ئەبێت، شێوازێکی زۆر خۆشە کە گوێمان لێ ئەبێت. و بەرنامەی گوڵزاری ڕەمەزان لە کەناڵی ئاسمانی پەیام لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا پێشکەش دەکرا کە بۆ دەنگخۆشی و جوان خوێندنەوەی قورئان بوو، کاتێیدا سێ لە بەشداربووان لە پێشبڕکەی بەرنامەکەدا توانیان پلەکانی یەکەم و دووەم و سێم بەدەست بێن و لەم فیستیڤاڵەدا خەڵات بکرێن. دەنگی قورئان لە هەر گۆشەیەکی ئەم هەرێمە دەرخەری ئاوێتەبوونی کەلتوری ڕاستەقینەی کوردە بە ئیسلام و گۆشکردنی ڕۆڵەکانی کوردیش بە قورئان. کورد و ئیسلام وەک دوانەیەکی لە یەکجیانە بوو دەهێڵێتەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.